بۆ یەکەم جار و لەسەر ئاستی زانکۆی سلێمانی بە شێوەیەکی جیاواز توێژینەوەیەکی بەکالۆریۆس لەلایەن دوو خوێندکاری کۆلیژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی لە بەشی زانستە کۆمەڵایەتیەکان پێشکەش کرا. ئەم توێژینەوەیە باس لە کورد و پەیوەندیەکانی سەفەوی دەکات کە بە کراوەی و بە ئامادەبوونی ژمارەیەک لە خوێندکاران و مامۆستایانی زانکۆ و کەسانی ئارەزومەند تاوتوێ کرا و کراوەتە فیلمێکی دۆکۆمنتاری کە دەکرێت قۆناغەکانی دواتریش سوودی لێوەربگرن. شیاوی باسە ئەم توێژینەوەیە شێوازێکی تازەیە لە پێشکەشکردنی توێژینەوەی دەرچوون و گۆڕانکاریەکی نوێیە کە ئامادەبوان دەتوانن بە شێوازی فلم ناوەڕۆکی توێژینەوەکە ببین و لە ماوەیەکی کەمدا ئاشنابن بە هەموو بەش و لایەنەکانی. بیرۆکەکە لێرەوە دروست بوو پاش ئەوەی کە بۆمان دەرکەوت کە ئەتوانین بڵین سەرچاوەیەکی باشمان لە هەموو زمانەکان دەستکەوێت چ لە کوردی چ لە فارسی چ لە عەرەبی و ئەو قسانەی کە لەسەر پەیوەندیەکان کراوە بەتایبەت ئەتوانم بڵێم میرنشینی بابان لەلایەک ئەردەڵان لەلایەک دەوڵەتی سەفەوی لەلایەک هەموو ئەمانەمان کۆ کردەوە لەناو ڕۆژنامەکان لەناو سایتە ئەلکترۆنیەکان لەناو کتێبەکان ئەو بیرۆکەیە لێرەوە دروست بوو کە بڕیارماندا کار لەسەر پەیوەندیەکانی کورد و سەفەوی بکەین و لە ناویە میرنشینی ئەردەڵان و بابان. ئێمە من و مامۆستاکانی ڕەفیقم لە بەشی زانستە کۆمەڵایەتیەکان بیرمان لەو کردەوە کە بێکەوە کارێک بکەین لەسەر توێژینەوەی دەرچوونمان کە ساڵانە بەڵێن هەموو خوێندکارێک هەڵەسێت بەکردنی توێژینەوەی دەرچوون. ئێمە هەوڵماندا ئەم ساڵ شتێکی جیاوازتر لە کەسانی تر و لە ساڵانی ڕابردوو پێشکەش بە خۆمان و بە خوێندکاران و بە مامۆستایان بکەین. بیرمان لەو کردەوە کە فیلمێک دابنین لەسەر توێژینەوەکەمەوە تا پاش تاوابوونی توێژینەوەکە و ئەنجامدانی کارەکان و تاوابوونی هەوڵماندا بیکەینە فیلمێکی دۆکیومنتاری کە هەم باڵێ خوێندکاران و هەم مامۆستایان و هەم کەسانی بەدەر لە بواری مێژوش بتوانن بیبین و سوودمەدن و باڵێن چێژی لێوەربگرن. ئەو سەرچاوانی کە بەکارمان هێناوە نزیکی 105 سەرچاومان بەکارهێناوە لە کتێبەکان لە ڕۆژنامەکان لە گۆوارەکان لە سایتە ئەلکترۆنیەکان کە زۆر سوودمەند بوون لێ و سەرجەم زمانەکانی تریشمان بەکارهێناوە با بڵێن زمانی فارسیمان زۆرتر بەکارهێناوە لەبەرەوەی کە توێژینەوەکەمان زیاتر باسی لایەنی سەفەوی و میرنشینەکانەکات میرنشینی بابان و ئەردەڵامان وەک نمونە وەرگرتووە ئێمە زۆرمان دوو بووین پێوەی نزیکی ئێمە ساڵێک کارمان تێی کردووە لەم توێژینەوەیە لە پێش دەستپێکردنی دەوامەوە ئێمە لە هاوینەکەوە ئەتوانم بڵێم کارمان تێی کردو گەڕین بە دوای ناونیشانە گەڕین بە دوای سەرچاوەیە توانیمانە سوودمەند بین لەو شتانی کە گەڕین بە دوایە ساڵێکی تەواو ئێمە با بڵێن ئەتوانین بڵێن لە سەرەتایی داوام تاوەکو ئێستاشی لەسەر بێت کە کۆتایی داوامە و با بڵێن توێژینەوەکەمان قسەی لەسەر کراو لەلایەن سەرپەرشتیارانەوە با بڵێن بە گفتوگۆیەکی کراوە با بڵێن توێژینەوەکان تاوتوێ کرد ئەتوانم بڵێم کارمان تێی کرد و بە تەواوی ئێمە ماندوو بووین پێوەی. دەوڵەتی سەفەوی بۆ ناوی دامەزرێنەرەکەیان شێخ سەفەدینی کوڕی ئیسحاقی ئەردەبیلی 1253 بۆ 1334 دەگەڕێتەوە. ئەم بنەماڵەیە یەکێک بوون لە بنەماڵە دەوڵەمەند و بەناوبانگەکانی شاری ئەردەبیل کە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی ئازەربایجان. ئەم کەسایەتیە لە ناوچەکەدا ناوبانجێشی زۆری هەبووە چونکە یەکێک بۆ لە دامەزرێنەرانی ڕێگای سۆفیگەری کە بە تەریقەتی سەفەوی بەناوبانگە. لە قۆناغەکانی کۆتایی یابووین کە توێژینەوەکە خەریک بوو بە تەواوی بەرهەم ئەهات من هاوڕێم کانی زیاتر ئاگادارە فکرێک بە مێشکمان هات کە ئەم توێژینەوەیە بە شێوازێکی جیاواز پیشان بدرێت لە ساڵانی پێشوو وەکو ئەوەی کە ئاگادارن ساڵانە لە ناو زانکۆی سلێمانی توێژینەوە لە بینی دوو مامۆستاوە دوو کەس لە ئەو کەسانی کە توێژینەوەکەیان ئامادە کردو مناقەشاکرێەوە لە شوێنێکی داخراوە ئەمە جۆرێک لە ئەتوانم بڵێم جۆرێکە لەو شێوازەی کە هەموو ساڵێ دووبارە ئەبێتەوە ئەم جۆرە دانیشتنی نێوان دوو ئەندامی لیژنە و ئامادەکارانی توێژینەوەکە جۆرێک لە ترسی دروست کردووە لای خوێندکاری کۆلێجەکان بۆیە لەگەڵ کانی بڕیارماندا کە ئەم شێوازە تێک بشکێنین و هاتین بڕیارماندا لە 2/6 مناقەشەکەمان یاخود گفتوگوی توێژینەوەکەمان بە شێوازێکی کراوە بێت لەمەوە ئەم پەیامەمان هەبوو کە ئەو ترسە بشکێنین لە لای خوێندکاران کە دروستە بێ بەتایبەت لە لای هاوڕێکانمان کە بەشێکی زۆری هاوڕەکانمان نەتوانم بڵێم ترسێکیان هەبوو لە مناقەشەکردنی ئەم توێژینەوەیە. لە دوای ئەمە
کە توێژینەوەکە بە بەرهەم هات و گەشتە قۆناغی کۆتایی فکرێکی تر بە مێشکمانە هات کە شێوازی نمایشکردنەکەی جیاواز بێ لە ساڵانی پێشوو ئەویش بەوەی کە هەستین بە دروستکردنی فیلمێکی دیکۆمنتاری ئەوەی کە لەسەر توێژینەوەکە بەرهەممان هێنا. شەڕی چاڵدێران لە 1514 ڕوویدا لە ئەنجامدا عوسمانیەکان سەرکەوتن و شای ئیسماعیل بە برینداری ڕای کرد. شەڕی چاڵدێران یەکەم شکست بوو بۆ شای ئیسماعیل. لە دوای ئەم شکستە ورە و متمانەی قزڵ باشەکان بە شای ئیسماعیل لاواز بوو چونکە ئەوانە وا سەیری شای ئیسماعیلیان دەکرد کە پاشا و سەرکردەیەکی ڕۆحیە و هەرگیز نابەزێ لە شەڕ. بەڵام ئەم شکستە کۆتایی بۆ بیر و بۆ چوونەی قزڵ باشەکان هێنا. دوای شەڕەکەش شای ئیسماعیل جری ڕەشی پۆشی و ئاڵای سەفەویەکانیش ڕەش کرا لە سەریشی نووسرا تۆڵە. ئێمە توێژینەوەکەمان وەکو باسم کردناو نیشانەکەی پەیوەندی کورد و سەفەویەکانە و مینشینی ئەردەڵان و مینشینی بابانمان وەک نمونە وەرگرتووە و باسمان لە پەیوەندی سیاسیەکان کردووە واتە پەیوەندە سیاسیەکانی هەردوو میرنشینەکە بە سەفەوی و با بڵین عوسمانیش هەر لەو کاتە بەڵام ئێمە زیاتر با بڵین زیاتر باسی سەفەویمان کردووە کە چ کاریگەریکی هەبووە لەگەڵ میرنشینەکانە و باسی لانی ئابووریمان کردووە لە ئابووری هەردوو میرنشینەکە و باسی لانی کۆمەڵایەتیمان کردووە کە بە چەند با بڵین بە شێوازی تەوەرە ئێمە هەموویمان باس کردووە لانی ئابووری لایانی سیاسی لایانی کۆمەڵایەتی کە با بڵین زۆر گرنگ بۆ لەو کاتەیە کە ئێستشی لەسەر بێت ئێمە کاریگەری دەوڵەتانی ترمان بەسەرەوەیە کە ئێمە با بڵین زیاتر لەو کاتە باسمان لە پەیوەندی ئابووریەکان ئەگەر بێمە سەر پەیوەندی ئابووری زۆر با بڵین بە شێوەیەکی قوڵی باسمان کردووە کە گوایە با بڵین میرنشینی ئەردەڵان پەیوەندی چی بووە بە سەفەویەوە یاخود میرنشینی بابان پەیوەندی چی بووە بە سەفەویە کاریگەری ئەوان چی بووە لەسەر لایانی ئابووری لایانی سیاسی لایانی کۆمەڵایەتی لەو کاتەدا ئەگەر ئێمە چای بە مێژووی بابانەکانیان ئەردەڵانەکانە بخشێنی سێرەکەی کە لە مێژووی بابانە کاری ئابووری زۆر کراوەکە بیشێک لە میرنشینەکان بەکرە سوور هەیە کە با بڵین میرنشینەکەی بردۆ بەڕێوە لە سەردەمی ئەوە کاری ئابووری زۆر باش کراوە کە بەکرە جۆ ئێستایەکە لە با بڵین پرۆژەکانی ئەو کە بە ئێستاشەوە باڵی ناوبانگی ما و با بڵین ئیشی لەسەر کردو کە لایەنێکی کشت و کاڵی باش بۆ ئەو کاتە و با بڵین چەند لادێکی دروستکردۆ دێ بەکراوە یاخود کە کاریگەری ئابووری با بڵین لەو کاتەیە چی بۆ با بڵین زۆرترین دیارترین کەس کە کاری کرد بێت ئەم بەکرە سوورە بووە لە میرنشینی بابان و فەقی ئەحمەد دارشمانە کە بە پێنجەمین بنەماڵە دانرێکە لە بنەماڵی بابانەکان کە سەرەتا دەستی کردو بە دروستکردنی میرنشینەکە و با بڵین وردە دوای ئەوانیش هەر میرێک و هەر کەسایەتیەکیان کاری خۆی کردووە و جێدەستی خۆی دیار بووە جا ئێمەش ئەو لایەنانمان هەمووی باس کردووە چ لەلایەنی ئابووری بێت یاخود سیاسی بوو بێت یاخود کۆمەڵایەتی. فەرمانڕەوایەتی ئەم میرنشینە لەلایەن چەند بنەماڵەیەک بەڕێوە چووە. بنەماڵە یەکەم بە هاتنەمیرەتی میر ئەبداڵ لاهیجانی دەست پێ دەکات و با کۆچی دوایی میر بۆداق کۆتایی دێت. بنەماڵەی دووەم با میر بەهرام دەست پێ دەکات لە میرە ناودارەکانی ئەم بنەماڵەیە پیرنەزەر و سلێمان بەگە. بنەماڵەی سێم و چوارەم با سەردەمی ئاژاوە و ناکۆکی دادەنرێت لە مێژووی باباندا چونکە میرەکانی بابان لە نێوخۆیاندا ناکۆ بوون و هەر لایەکیان بە کرێگیراوی عوسمانی یان سەفەویەکان بوون لە دژی یەکتری. بنەماڵەی پێنجەم فەقی ئەحمەدی دارشمانان ناودارترین میری ئەم بنەماڵەیە بووە. ئەم توێژینەوەی کە ئەکرێتە فلم بۆ هەتایە تۆ ئەتوانی نمایشی بکەی. ئێمە بڕیارمان داوە لە دوای وەرگرتنەوەی نمرەی کۆتایی لە کۆلێج لە ئەکاونتی یوتیوب دای بنین تاوەکو ئەوەی کە خەڵک و خوێنکاران بە شێوەیەکی گشتی لە هەموو قۆناغە جیاوازەکان سوود لە مێژووی مێنشینی بابان و ئەردەڵان و لەگەڵ دەوڵەتی سەفەوی لە هەموو ڕووەکان پەیوەندی سیاسی کۆمەڵایەتی ئابووری وەربگرن. بۆیە مامۆستایانی ئەم کۆلێژە ئەم شتیان زۆر بە گرنگ سێر کرد چونکە ئەتوانم بڵێم بۆ مێژوویەکی دوور و درێژ ئەمێنێتەوە خەڵک ئیسفادەی لێەکە. بە دڵنیاییەوە زۆر سوودی هەیە کە هەر کەسێک دوای ئێمە توێژینەوە بکات. ئێمە بۆی ئەمەمان کرد کە گفتوگۆکەمان کراوە بێکە فیلمێکی دۆکیومنتاری بێت بۆی کە ئەوانی دوای خۆشمان سوودمەند بن لەو وارە ئەوانی کە بواری توێژینەوە ئەکەن هەوڵ بن کە زیاتر ئەوانی شتی جیاوازتر بکەن زیاتر کار لەسەر فیلم بکەن کار لەسەر تەنها توێژینەوەیەک نەبێت و دوو مناقەشی لەسەر بکرێ با بڵین کەس نەیبینێت
سوودی لێوەربگیرەوە تا بۆ ئەوانەی خۆش و دوای خۆش سوودی هەبێت ئێمە زیاتر بیرمان لەوە کردوانێ هەردووکمان من و هاوکارم کاوان کە بیرمان لەوە کردەوە فکری هەردووکمان بوو سەرەتا ئەو فکرەکەی باس کرد و منیش پشتگیریم کرد کە شتێکی زۆر باشە بێت و بۆ دوای خۆشمان ئەمێنێتەوە لەکوێ کەسێک توێژینەوەیەک وەک با بڵێن تەنها چەند وەرەقەیەک بێت و دابنرێت و دەرەجەی پێوەربگری لەکوێ ئەو شتە بمێنێتەوە بۆ دوای خۆت و بۆ کەسانی بەدەر لە بوارەکەی خۆشت بتوانێت سوودمەند بێت و هەر کاتێک کە بێ بتوانێت بیبینێت و سوودی لێوەرگرێت. مێژووی میرنشینی بابان پتر لە 200 ساڵ دەورێکی ئاشکرای هەبوو. هەندێک جار بە تایبەتی کە دەسەڵاتیان دەبوو پەرەی دەسەند و بە دەسەڵات دەبوون. پەیوەندیان لەگەڵ هەردوو دەوڵەتی ئیمپراتۆرەتی سەفەوی و عوسمانی ئاڵۆز و جۆراجۆر بووە. هەندێک جار پەیوەندی ئاشتەوایی هەبووە، هەندێک جار شەڕیان کردووە. لەبەرەوە جاروبار سربەخۆ بووە یان تاوکەری دەوڵەتی عوسمانی یان ئێرانی بووە. شا ئیسماعیلی سەفەوی کە حکمی ئاقۆینلۆی لەناوبردوو تەورێزی کرد بە پایتەختی دەوڵەتەکەی کە سەیری کرد بەشی زۆری مەملەکەتەکەی کوردستانە و ئەهلەکەشی سونی مەزهەبە خۆشیان شیعە مەزهەبن. لەبەرەوە شا ئیسماعیل کوردی خۆشنەویستووە و هەوڵی لە ناوبردنی ئەمارەتەکانی کوردی داوە. لە بەرامبەر ئەمەشدا عوسمانیەکان کە سونی بوون و بوونەتە پشتیوانی کوردەکان و ئەمانیش بوونەتە هێز و قەڵغان بۆ دەوڵەتی عوسمانی و بوونەتە پێشڕەویان لە بەرامبەر شەڕ و شۆری سەفەویەکاندا کوردستانیش بووە تا گۆڕەپانی لەشکر و سوپای هەردوو لە ئەم فیلمە توانم بڵێم بە ماوەی 15 بۆ 20 ڕۆژ بەرەم هاتووەوە کاتی وها بۆ بڕاتانە بێلوانێ لە حوتی ئێوارە تایەک بۆ دوی شەو ما بێتینەوە ئیشی ئەم کارە ڤیدۆیەمان کردبێ. ئەتوانم بڵم کارەکە سەختیەکی زۆری پێوە دیارە لەبەرەوەی کە هیچ وێنەیەک نییە کە باز لە مێژووی نزیکەی 300 بۆ 400 ساڵ لەمەوە پێشابکە بە تایبەتی لە ناو کورد مێژوویکی وامان نییە یاخود فۆتۆیکی وا لە بەردەسانیە کە باسی ئەو مێژوە بکە ئەگەر هەش بێ زۆر کەمە. بۆیە هاتوین ئیسفادەمان کردووە لە چەند وێنەیەک یاخود لە چەند فیلمێکی تری بەرەم هاتووی کەناڵەکانی میت تیڤ و تەلەڤیزیۆنی KNN کە فیلمێکی لەسەر میرنشینی بابان و سلێمانی بەرەم هێناوە، کەناڵی کورسات کە فیلمێکی لەسەر مەستورەی ئەردەڵانی بەرەم هێناوە کە لە خۆمان فیلمەکانمان تەسجیل کردووە لە کاتی نمایشکردن لەو کەناڵەوە. میت تیڤ وەختی خۆی لە ماوەکانی ڕابردوو فیلمێکی لەسەر میرنشینی ئەردەڵان بەرەم هێنا بوو. ئەمانەمان بە شێوەیەکی گشتی ئیسفادە لێکرد و توانیمان فیلمەکە بە وێنەوە بە ڤیدۆی ئەو کەناڵانە بگەینینە 41 خولەک و نمایشی کەین بۆ هاوڕێکانمان. ئەردەڵان هاوشان لەگەڵ کێشەکانی سەردەمەکەیدا توانیوێتی ئاوڕێک بەلای پرسی زانست و زانیاری و ڕۆشنبیری بداتەوە و گرنگی بدەن بە زانا و بیرمەند و ڕۆشنبیرەکانی سەردەمەکەیان. ئەمە شوای کردووە کە خەڵکێکی زۆر لە ناوچەکانی سەفەویەوە سەردانی ئەردەڵان بکەن و پەیوەندێکی تند و تۆڵی کۆمەڵایەتی لە ڕووی زانست و زانیاریەوە دروست ببێت.